بەرنامەی ترافیک ئەم جارە باس لە هەنگاو و گۆڕانکاریەکان لە سیستم و شێوازی کارکردنی بەڕێوەبەرەتی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری دەکات. ترافیک بۆ دەداچوون بۆ تەواوی هەنگاوانە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆناویانە بۆ چارەسەرکردنی کێشەکان و کاراسانی بۆ هاوڵاتیان و نەمانی ڕۆتینات. دەمانێت بزانینەوە هەنگاو و خزمەت گوزاریانێت چ کاریگەریکیان لەسەر تاقیکردنەوەکان و ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان و شێوازی مۆڵەت دەرهێنان و نوێکردنەوەی دروست کردووە. بۆ یەکەم جار پشکنینی چاو لە تاقیکردنەوەکانی مۆڵەتی شۆفێری دەگوازرێتەوە ناو بەڕێوەبەرەتی دەرهێنانی مۆڵەت. ئەو هەنگاوەش دەگوترێت ئەرکی سەرشانی هاوڵاتیانی ئاسان کردووە وەک سیستمێکی پێشکەوت و هەموو تاقیکردنەوە و ڕێکارەکانی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەت لە ناو یەک بەڕێوەبەرەتی ئەنجام دەدرێت کامە شەنگاوێکی گرنگی وەزارەتی ناوخۆیە بۆ ئەوەی هاوڵاتیان لە کەمترین کات و بە باشترین شێوە بتوانن سوود لەو خزمەت گوزاریە وەربگرێت. ترافیک هەموو ئەو گۆڕانکاری و سوودەکانی بۆ هاوڵاتیان دەخاتەڕ. بەرنامەی ترافیک ئەم جارە باس لە هەنگاو و گۆڕانکاریەکان لە سیستم و شێوازی کارکردنی بەڕێوەبەرەتی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری دەکات. ترافیک بۆ دەداچوون بۆ تەواوی هەنگاوانە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆناویانە بۆ چارەسەرکردنی کێشەکان و کاراسانی بۆ هاوڵاتیان و نەمانی ڕۆتینات. دەمانێت بزانینەوە هەنگاو و خزمەت گوزاریانێت چ کاریگەریکیان لەسەر تاقیکردنەوەکان و ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان و شێوازی مۆڵەت دەرهێنان و نوێکردنەوەی دروست کردووە. بۆ یەکەم جار پشکنینی چاو لە تاقیکردنەوەکانی مۆڵەتی شۆفێری دەگوازرێتەوە ناو بەڕێوەبەرەتی دەرهێنانی مۆڵەت. ئەو هەنگاوەش دەگوترێت ئەرکی سەرشانی هاوڵاتیانی ئاسان کردووە وەک سیستمێکی پێشکەوت و هەموو تاقیکردنەوە و ڕێکارەکانی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەت لە ناو یەک بەڕێوەبەرەتی ئەنجام دەدرێت کامە شەنگاوێکی گرنگی وەزارەتی ناوخۆیە بۆ ئەوەی هاوڵاتیان لە کەمترین کات و بە باشترین شێوە بتوانن سوود لەو خزمەت گوزاریە وەربگرێت. ترافیک هەموو ئەو گۆڕانکاری و سوودەکانی بۆ هاوڵاتیان دەخاتەڕ. لێرە مقدەم هەژار ئەفسەری بەرپرس باس لە تەواوی ئەو گۆڕانکاری هەنگاوانەی حکوومەت و وەزارەتی ناوخۆ دەکات کە لەم بەڕێوەبەرەتی ئەنجام دراوە. هاوکات زانیاری و چۆنیتی ئەنجامدانی پرۆسەکانی دەرهێنان و نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری لە ناو ئەو گۆڕانکاریانە بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان دەخاتەڕ. سەبارەت بۆ هاوڵاتیانەی کە سەردانی بەشی مۆڵەتی بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر دەکەن دوو جۆرن. ئەو هاوڵاتیانەی کە تازە مۆڵەتی شۆفێری وەردەگرن سەردانی ئێمە دەکەن بۆ ئەوەی فۆرم وەربگرن و ئەو هاوڵاتیانەی کە باڵێ مۆڵەتی شۆفێریان هەیە دەریان هێناوە بە مەبەستی نوێکردنەوە سەردانی بەشەکەی ئێمە دەکرد. هەنگاوی یەکەم لەوەی کە هاوڵاتی سەردانی ئێمە دەکاتن لێرە باشەوەی کە لە پەرێزگا ئیزراعاتە ئەمنیەکان دەگرینە بەر پاشان سەردانی بەشی پشکنینی چاو دەکاتن. یەکێک لەم کارانەی کە ئێمە لەو ماوەیە بۆ کاراسانی هاوڵاتیان ئەنجاممانداوە هێنانی بەشی پشکنینی چاوە بۆ ناو بەشەکەمان چونکە پێشتر بەڕاستی هاوڵاتیان ئەزیەتێکی زۆریان دەچێشە دەچوونە شوێنێکی تر زۆر لێرە دوور بوو ئینجا داهات نێرە بەڵام ئێستا کاراسانیەکی باش بۆ هاوڵاتی کراوە ئەتوانی لە ناو بەشەکەمان پشکنینی چاو بکاتن و سەبارەت بە وڵاتیانەی کە بۆ یەکەم زارە سەردانی بەشەکەمان دەکەن بۆ دەرێنانی مۆڵەتی شۆفێری ئێستا کە هەنگاوەکان باز دەکەین و ئەو کاراسانەی کە حکوومەتی هەرێمیش بۆ هاوڵاتیانی کردووە باز دەکەین و فەرموو ئێستا هەنگاو بە هەنگاو باسی لێوە دەکەین. ئەم هۆڵەیە هۆڵی ژمارە 12 پێدەرێن سەبارەت بەو هاوڵاتیانەیە کە بۆ یەکەم جار دێن داوای مۆڵەتی شۆفێری لە ئێمە دەکەن ئەلێرە ئەوەی پێویستە لای بیتن
کارتی نیشتیمانی لەگەر کارتی زانیاری ئەسلیەکە لەگەڵ وێنەیەک لە هەمان شوێنیش نۆڕەی ئیشارەت و میکانیک دادەنرێتن پاشەوەی کە لێرە تەواو بووی ئەو هاوڵاتیە دەستە خوارەوە پشکنینی پزیشکی بۆ دەکرێت. سەبارەت بە وڵاتیانەی کە دەیانەوێت لە بەشی مۆڵەتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر مۆڵەتی شۆفێری دەربینن پێویستە کە سەردانی ئەمە دەکەین کارتی نیشتیمانی ئەسلەکەی لەگەر کارتی زانیاری سنووری پارێزگای هەولێر بی و لەگەڵ وێنەیەک پاش وەرگرتنی فۆڕم کە لێرە تەسمیل دەکرێت وەری دەگریتن پاشان دێتن لێرە ڕێکاری سوڵەی وەرگرتن دەیبڕیتن هەر لە هەمان شوێنەوە نۆڕەی تاقیکردنەوەی ئیشارەت و میکانیکی بۆ دادنێن. دوای وەرگرتنی فۆڕم ئەو هاوڵاتیە دێتن لێرە پلیتێکی دی دەبڕێ بە مەبەستی پشکنینی چاو قۆناغەکان ئەلێرەوە دەست پێ دەکات پاشەوەی کە لێرە پسوولەکەی بڕی پاشان دەستە ژووری پزیشکەکان لەوێندەرێ پشکنینەکەی بۆ ئەنجام دەدرێت. ئەمەش ژووری پشکنینی پزیشکیە لەلایەن کۆمەڵێک پزیشکی بەڕێزەوە لێرە کاروبارەکانی خۆیان ئەنجام دەدەن پاشەوەی کە لێرە تەواو بن ئینجا ڕەوانی لای ئێمەی دەکەن بۆ ئێمە کاروبارەکانی خۆمانیان بۆ جێبەجێ بکەین. سەرەتا سیستمی تاقیکردنەوەکان دەبینین لەگەڵ دانانیەوە سیستما تاقیکردنەوەکان قەرەباڵغتر بوون ڕۆژانە نزیکەی 1000 کەس سەردانیەوە بەڕێوەبەرایەتی دەکەن بۆ دەرهێنانی مۆڵەت و نوێکردنەوە و ئەنجامدانی تاقیکردنەوەکان. بۆ یەکەم جار لە کوردستان سوچار و لە بەرنامەی ترافیک تەواوی تاقیکردنەوە و هەنگاوەکان و ئەو سیستما باز دەکات و دەناسێنێت. لێرە بە سیستمێکی نوێ تاقیکردنەوەی شۆفێری کە پێی دەوترێت سیستمی کۆری بە PM سیستما ئەو کەسەی دێت بۆ دەرهێنانی مۆڵەت دەبێت چەند هەنگاوێکەیە جێبەجێ بکات و مەرجەکانی دەرهێنانی مۆڵەتیش بیگرێتەوە. دوایەوەی کە هاوڵاتی پشکنینی پزیشکی خۆی ئەنجامدا یەکەم تاقیکردنەوە بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری تاقیکردنەوەی هێمایەکان و میکانیکە ئەمیش لەم هۆڵەیە تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێتن تاقیکردنەوەکە تاقیکردنەوەیکی ئەلکترۆنیە بە شێوەی ئەلکترۆنی ئەنجام دەدرێتن هەر هاوڵاتیەک کە دێتە ئێرە کۆدێکی تایبەت بەخۆی هەیە داخلی کۆمپیوتەرەکە دەکاتن پاشەوەی کە دڵنیا بوو لەوەی ئەو کۆدەیە هی خۆیتی و ناوی سیانی دێتە سەر شاشە تاقیکردنەوەکەی خۆی جواب دەداتەوە هەر هاوڵاتیەک بە سیستەمی ئەلکترۆنی 20 پرسیاری دێتە سەر شاشەی کۆمپیوتەرەکەی لە کۆی ئەو 20 پرسیارەیە ئەو هاوڵاتیە ئەگەر 16 پرسیار کە وڵامەکانی ڕاست بی ئەمە بە دەرچوو هەژمار دەکرێتن بەڵام ئەگەر 5 پرسیار یعنی 15 پرسیاری ڕاست بوو 5 پرسیاری هەڵە بوو ئەمە بە دەرنەچوو هەژمار دەکرێت. بۆ چۆنیەتی تاقیکردنەوەی تیۆری هێماکان و میکانیک گشت فێرخوازێک بلیتی نۆرەگرتنی لەلا هەیە کە پێشتر نۆرەی بۆ دانراوە لە بلیتی نۆرەگرتنەکەیە ناوی سیانی و ڕێکەوتی تاقیکردنەوە و کاتژمێری تاقیکردنەوەکەشی تێدایە جیالەوە
ژمارەیەکی فۆرم نووسراوە ئەو فۆرمەیە کە پشکنینی چاوەکەی لەسەر کردووە. هەر کۆمپیوتەرێک تایبەتە بە هاوڵاتیەک لە کاتی تاقیکردنەوەکەیەوە دوو زمان بەردەستە، کوردی و عەرەبی، ئازادی لە هەڵبژاردننی هەر زمانیشان لە زمانەکان. بێگومانێمە زمانی کوردی دایکە لە بژێرین دوو بۆشاییەتە سەر شاشەی کۆمپیوتەرەکە. لە بۆشایی یەکەم ژمارەی فۆرم نووسراوە، ژمارەی فۆرمەکەشمان لەسەر بلیتی نۆرەگرتنەکە هەیە کە پێویستە داخلی بۆشایی سەر شاشەی کۆمپیوتەرەکەی بکەین. بەو شێوازە بۆشایی دووەم نووسراوە ناوی سیانی، لە ناوی سیانیەکەیە تەنها بە ماوسەکە ماوسی بەکارهێنانی کۆمپیوتەرەکە یەک کلیکی لای چەپ دەکەی، ناوی سیانیەکەمان تێدا سیف کراوە، واتە پێشتر تۆمار کراوە. ئەوەی لەسەر ئێمە داواکاریە، لەسەر هاوڵاتی و فێرخواز داواکاریە، دڵنیا بێتەوە لە ڕاستی و دروستی ناوەکەی بۆی بچێتە ناو تاقیکردنەوەی تیۆری هێما و میکانیک. پاش دڵنیابوونەوە بە ماوسەکە یەک کلیکی لای چەپ لەسەر تاقیکردن دەکەی، بۆ شێوازە دەچێت ناو تاقیکردنەوەکە. تاقیکردنەوەی تیۆری و هێما و میکانیک بریتە لە 20 پرسیار و هەر پرسیارێک 3 وەڵام بەردەستە و ماوەی هەر پرسیارێکیش یەک خولەکە، واتە بۆ خولەکە و ئازادیشی لەوەی کە وەڵامێکی دروست کەمتر لە خولەکەەکە هەڵبژێریت. لە کاتی هەڵبژاردننی وەڵامە دروستەکەشە پێویستە بە ماوسەکە تەنها یەک کلیشی لای چەپ لەسەر وەڵامە دروستەکە بکەیت. دوای تەواوکردنی تاقیکردنەوەکەش هاوڵاتیەکان لە شوێنی خۆیاندا دەنیشن، ئەنجامەکان لەلایەن ئەفسەر و ڕێپێدراوی سەرپەرشتیاری تاقیکردنەوە دەخوێندرێتەوە. بەو شێوازە کۆتایی بە تاقیکردنەوەی تیۆریەکە دێت. دوای هاوڵاتی کە تاقیکردنەوەی هێمایەکان و میکانیک تەواو دەکاتن، قۆناغی دووەم تاقیکردنەوە دەست پێ دەکات کە قۆناغی پراکتیکیە. ئەمیش لە دوو تاقیکردنەوە پێک دێ، تاقیکردنەوەی ڕقم 8 ئەنجام دەداتن. ئەگەر لە تاقیکردنەوەی ڕقم 8 ئەو هاوڵاتیە سەرکەوتوو بوو، پاشان تاقیکردنەوەی ئێمە لای ئێمە پێ دەڵێن گەراج و ڕەمپە، بەڵام لە سیستەمەکە تاقیکردنەوەی عرف ئێڵە. ئەگەر هاوڵاتی تاقیکردنەوەی دووەمیش بە سەرکەوتویی ئەنجام بداتن، کەواتە لای ئێمە دەبێتە خاوەنی مۆڵەتی شۆفێری کە بتوانی بە شێوەیەکی یاسایی مۆڵەتی شۆفێری لێ بخڕیتن. دوای ڕەزامەندی ئەو بەشە لەسەر مەرجەکانی وەرگرتنی مۆڵەت هەنگاوەکان دەست پێ دەکات. ئەو هەنگاوانەش لەلایەن کارمەند و ئەفسەرانی هاتوچۆ کە ڕاهێنراون لەسەر ئەم سیستمە ئەنجام دەدرێت و هاوڵاتیان دەست دەکەن بە ئەنجامدانی تاقیکردنەوەکان. ئامانج لەم تاقیکردنەوەانە پەروەردە و فێرکردنی بنەمای شۆفێریە بۆ ئەو کەسەی دەبێتە شۆفێر فێر بکرێت کاتێک دەچێتە شەقام بەرپرسیارەتی چییە و چۆن سەلامەتی خۆی و بەرامبەر و دەوروبەری دەپارێزێت و چۆن پابەندی یاسا و ڕێنمایەکان دەبێت. بە ناوی خوای گەورە میهرەبان، کاتێک فێرخواز دێت بۆ تاقیکردنەوەی مۆڵەتی شۆفێری بە گوێرەی مۆڵەتی فۆرمەکەی سواری ئۆتۆمبیلەکە دەبێت. سەرەتای چوونە ناو ئۆتۆمبیلەکەی پشتێنی دڵنیایی دەبەستێتەوە، چونکە 5 نمرەی لەسەرە. پاشان گێڕێک دەگۆڕێت بە گوێرەی جۆری فۆرمی مۆڵەتەکەی. ئێستا ئۆتۆماتیکە لە دیدای دەنێ و هاندبرێک دادەنێ، ئاوێنەکانی ناو سیارەی ڕێک دەکاتەوە بەو شێوازەی کە خۆی دەیەوێت و کوشتنەکەشی ڕێک دەکاتەوە بە شێوازێک کۆنتترۆڵی تەواوی لەسەر تاقیکردنەوەکە هەبێت. کاتێک ئامادە بووی بۆ تاقیکردنەوەکە لە ناو گۆڕەپان چاوەڕێی ئاگدارکردنەوەی کۆمپیوتەر دەکەی کە پێت دەڵێت کایە دەست پێ بکە. کاتێک وتی دەست پێ بکە دەبێت جۆڵە بە ئۆتۆمبیلەکەت بکەیت، چونکە 20 چرکە بمێنیتەوە لە شوێنی خۆت بەر لە دەستپێکردنت دوا دەخرێت. بۆ دەستپێکردنی تاقیکردنەوەی ژمارە 8 ئینگلیزی 3 قۆناغمان هەیە. قۆناغی یەکەم PTZ ئینگلیزی و دوایی PTAC ئینگلیزی کە زیاتر بە ژمارە 8 ناسراوە، کۆتا قۆناغیش PTT-یەکەیە کە پارکینگە و هەر قۆناغێکیش دوو خولێکی بۆ هەیە بۆ تەواوکردنی. سەرەتا PTZ دەکە. ئێستا ئێمە دەست پێ دەکەین.
ئۆتۆمبیلی ژمارە 27 تکایە دەست پێ بکە. دوو خولەکت بۆ هەیە بۆ تەواوکردنی PTZ نابێ ئۆتۆمبیلەکەت بکەوێتە سەر هێڵە زەردەکە. هەر کاتێک ئۆتۆمبیلەکەت بکەوێتە سەر هێڵە زەردەکە 5 نمرەت لێ دەشتێ و نابێ خێرایی ئۆتۆمبیلەکەت لەناو گۆڕەپانی تاقیکردنەوە 20 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا زیاتر بێ واتە دەبێت هەتا کۆتایی تاقیکردنەوەکە لەناو گۆڕەپان لە خوار 20 کیلۆمەتر بێ خێراییەکەت تا کۆتایی تاقیکردنەوە. دوای تەواوکردنی PTS ئینگلیزی دێت. وەک گوتم زیاتر بە ژمارە 8 ئینگلیزی ناسراوە. سەرەتا بازنەی دەستە ڕاست دوایی دەستە چەپ. پاش تەواوکردنی PTS کۆتا قۆناغ PTT کە زیاتر بە گەراج ناسراوە. بۆ PTT پێویستە لێرە چەند چرکەیەک بوەستیت و پاشان دەست بسۆڕێنیەوە یعنی سوکان بسۆڕێنیەوە بۆ لای ڕاست هەتا پایەی دواوت لای شۆفێر واتە لای چەپ ئەکەوێتە بەرامبەر گۆشەی ڕەسیفەکە. ئەو کاتە گێڕەکەت دەگۆڕی بۆ ئاڕ و دەکشەیەوە دواوە بۆ ناو گەراجەکە. لە ناو گەراجەکە گرنجشی تەواو بە ئاوێنەکانت دەدەیت هەتا ئەوەندە دەیتە ژوورەوە پێت دەڵێت چوونە ژوورەوەی دروست. چوونە ژوورەوەیەکی دروست. کاتێک گوێت لە ئامێری ئاگادارکردنەوەکە بوو پێویستی چوونە ژوورەوەی دروست گەراجەکە بەجێ دێڵی و کۆتایی بە تاقیکردنەوەکە دێنی و دەچێ دەرەوە. بەو شێوازە کۆتایی پێ دێنی بە تاقیکردنەوەت بەبێ ئەوەی لە هیچ هێڵێک بدەیت پێت دەڵێ پیرۆزە دەرچووی. پیرۆزە دەرچوویت. یەکێکتر لە گۆڕانکاریەکان سیستمی مۆڵەتی ئەلکترۆنیە. ئەو سیستمە لە سەردەستی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە کار. ئەو هەنگاوەش حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەوە خزمەتێکی گەورە بوو. هەموو ئەو سیستمە و سوود و گەنجەکانی لەگەڵ ئەفسەرێکی پۆلیسی هاتوچەوە دەخینە ڕوو. دەربارەی نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری کە لە لیژنەی پزیشکی تەواو دێتە نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری دێتە هۆبەی نوێکردنەوە. لێرە دەوماری زانیاریمان هەیە ئەو کەسەی دێکە مامەڵی نوێکردنەوەی دەکاتن نوێکردنەوەی مۆڵەت شۆفێری پێویستە بەڵگەنامەی ڕەستەنی پێبیتن، کارتی نیشتیمانی، کارتی زانیاری، پاسەپۆرت. بەڵگەنامەی کۆپیکاری پێ ناکرێت ئێستا بەڵگەنامەی ڕەسەن کاری پێ دەکرێتن. سەرەتا کە هاتەر مامەڵک هات هەر هاوڵاتێک دێتن کە نوێکردنەوەی دەکاتن مۆڵەت شۆفێری دەبی لیژنەی پزیشکی کردبی دێت ئێرە تۆمارکردنی زانیاری بۆ دەکەین. لێرە هەر هاوڵاتێک لێرە کە دادەنیشی تۆمارکردنەکەی بۆ دەکەین و معلوماتەکانی داخی دەکەین و پەنجەمۆری لێوەردەژی لێ ڕسمی لێوەردەژیرێتن و مامەڵەکەی کە تەواو بوو لێرە لە نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری دەڕۆین بۆ بەشی دواتر لە ڕسوماتی ژمێریاری کە لەو بەشەی تەواو بوو لە نوێکردنەوەکەی تەواو بوو لێرە کاری نوێکردنەوەکەمان تەواو کرد دەڕۆین لەو بەشی دواتر بەشی ژمێریاریمان هەیە. هەر هاوڵاتێک کە لە تۆماری زانیاری تەواو بوو مامەڵەکەی تەواو کرد
دێتە بەشی ژمێریاری لێرە بەشی ژمێریا ڕسوماتمانەیە لێرە دێتە هەر هاوڵاتێک دێتن ڕسوماتەکەی لێرە تەواو دەکاتن و کە ڕسوماتەکەی تەواو کرد دەچینە بەشی وردبینی لێوێ وردبینیمان هەیە لە بەشی وردبینی لێوێ مامەڵەکەی لە بۆ تەواو دەکەین هەر هاوڵاتێکە لە ژمێریاری وەسی پارەکەی بڕی دێتە بەشی وردبینی لێرە مامەڵەکەی دێتە ئێرە وردبینی لە بۆ مامەڵەی دەکەین لۆ ڕاستی دروستی مامەڵەکەی بزانی تەواوە هیچ کێشەی نییە ئەگەر غەرەتێکە بیتن ئەشکالە شەبی دەیگەڕین و شوێنی خۆی لۆی چاک دەکرێتەوە دووبارە دێتەوە تۆماری دێتەوە بەشی وردبینی لە بەشی وردبینی ئەگە هیچ کێشەیەکی نەبوو ئەو کاتی دەڕۆ لە بەشی ڕسوماتی پارەی لەو کاتی ئەو کاتێکە ڕسوماتی پارەکەی بڕێ وەستەکە لێ بەش ڕسوماتمانەیە کۆ دەکە لێن دەرداخلی دەکەین و لەو کاتێکە لە بەش ڕسوماتی تەواو بوو ئەو جارە کۆتایی دەڕوە لۆ بەشی تەبعی کە مامەڵە لە ڕسوماتی تەواو لۆ تەبعی ئینجازەکە تەبع دەکرێت کە تەبعەکەی تەواو بوو ئەم جارە دەڕوە لۆ دانەوەی مۆڵەتی وەکو ئاماژەما پێکرد ئێرە بەشی دانەوەی مۆڵەتە لێرە هەر هاوڵاتێک لێرە چاوەڕێ دەکواتن چاوەڕێی مامەڵەکەی دەکاتن کە ئینجازەکەی تەبع بوو کە تەبع بوو دێ لێرە مۆڵەتەکەی خۆی وەردەگرتەوە ئەلێرە تەوقعچی دەکات دووبارە چێکەچی لەو مامەڵەکەی دەکرێتەوە گەی کێشەیەکی نەبیتن مامەڵەکەی لێوەردەگیرێتون و ئینجازەکەی پێدەدرێتەوە شێواز و جۆر و چۆنێتی لێخوڕێنی ئامڕازەکانی گواستنەوە لەو مۆڵەتە ئەلکترۆنیە باز دەکەین و ئەوەش دەخەینە ڕووکە مۆڵەتی تایبەت و گشتی چ گۆڕانکارێکی تێدا کراوە یەک لە کارە جوانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەینەوە کە توانی مۆڵەتی شۆفێری بکاتە شێوەیەکی ئەلکترۆنی و ستانداردێکی جیهانی هەبیتن کە جیاوازی لەگە پێشتر ئەوە بوو کە پێشتر سێ زۆرە مۆڵەت هەبوو یان چار زۆرە مۆڵەت هەبوو بەڵام لە ئێستادا مۆڵەتی شۆفێری بەپێی ئەو فئەیە کە وەری دەگری لە بەڕێبەرایەتی هاتوویە هەولێر بۆ نمونە چەند نمونەیەکی مۆڵەتی شۆفێریم لەکنە کە ستانداردێکی جیهانی هەیە کوالیتێکی باشی هەیە کە لە ڕووی ساختە و ئەو شتانە ناکرێتن نمونە ئێستا ئەمەیان مۆڵەتێکی شۆفێریە فئەی بی وەگرتووە لە هەمان کاتدا تۆماتیک یعنی دەتوانی ئەو ئۆتۆمبیلان لێ بخورێت کە تۆماتیکە و تایبەتە کە پیکەبی تاکو دەبڵ و تەکسیش دەتوانی لێ بخڕیت نمونەی دووەممان ئێستا جۆرە شکری مۆڵەتی شۆفێریە ئەمان ئەو جۆرە مۆڵەتەیە مۆڵەتی شۆفێری عینەن تایبەتە بەڵام گێرعادی و تۆماتیشی دەتوانین باژواتن کە پێشتر باسمان کرد نمونەی سێمان مۆڵەتێکی شۆفێری کە گشتیە بەڵام گشتی بە معنای پێشتر نەمایە ئێستا بەکۆچکە فئەیە دەتوانی بی سیوەن دیوەن لێ بخڕی بی مەبەست تایبەت سارەکانی تایبەتن بە پیکەبی تاکو دەوڵش کە بووی زیاد کراوە لەگەت تەکسی لێرە بە شێوەیەکی زۆر جوان ستانداردی جیهانیە و ساختەکردنیشی دەتوام هەبرێم ناکرێەوە لە ڕووی کوالیتیشەوە شکانیشەوە زۆر قەیمە ئەوی ئەمە زانیمان بە ئاسانی ناشچێتن. ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمراز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.